ئازیزان خۆشەویستان سڵاوی خۆتان لێبێت. بینەرانی بەڕێز خۆم بە خۆشحاڵەزانم ئەم شەویش هاتمەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی حەڵقەیەکی تی بەرنامەکەتان بەرنامەی ئاوازی ما. خۆشەویستان دەستپێشی بەرنامەی ئەم شەومان بەدەنگی دوو هونەرمەندی ناوازە هونەرمەند کاک ئومێدی باب فەرمێ. کاک من بەخێر بیت گەورە کردین بەخێر بێ. هونەرمەند کاک شوان قەرەداخی یا فەرمێت. کاک شوان بەخێر بی. شوان یا شوانە فەرقی نییە. کاکە شوانە جان جەناب فەرمودانیشە با کاک ئومێد تووشی گۆرانێ بکەین سەر توێژەکەی دەستپێکی چی و ئامادەکردوین بۆی دانەنیشی جارێ. گۆرانیەک دەیوەرە وەرە چاوەڕەش. دەیوەرە چاوەڕەش با بوو بینین بەدەنجی کاک ئومێدی با فەرمێت.
دەست و دەمت خۆش بێت ئێوەش لەشتان ساغ بێ ئێوەش دەستان خۆش بێت یا الله کاگومێت دەست و دەمت خۆش بێت کاگومێدەم گۆرانی ئەم بەرهەمەی کێ بوو ئەم بەرهەمە تۆ زەمایکە نزیکەرەوە زەحمە نەبێ ئەم بەرهەمە من لە ڕۆژهەڵات جۆم لێ بووە ڕۆژە تۆزە نزیکەرەوە بەڵێ لە ڕۆژهەڵات جۆم لێ بووە بەڵێ بەدەنجی چییە وەڵی بەدەنگی زۆر گۆرانی بێشتراوە ئیتر علی خەندان و توێتی مەسەلا لامی قادری و توێتی بەڵێ قادر مامەدی بەڕەحمەت بێ و توێتی زۆر کەس توێتی و گۆرانی بەڵێ دەست و دەم نازان بڵچی ئەوە ئومێدی نەیشتی چاکرد و دەست و دەمت خۆش بێت زۆرانێکی چاک بوو زۆر سپاس سەرکەوتوبی ئینشەڵڵا خۆشەویستانشینە خزمەت کاک شوانە قەرەداخی چیمان پێشەشەکەی جەنابێت یەکەم بەرهەمە بەڵێ یەکەم بەرهەم لەگەڵ ئەو هاوڕێ خۆشەویستان و ئازیزانەیە کەیچەکە لە گۆرانی جوانەکانی مامۆستا محەممەدی ماملێ سڵاو لە گوڵ کۆکەی سڵاو ڕێز بەخێر یادی بەخێر خۆشەویستان ئێوە و کاکە شوانە قەرەداخی لە گۆرانیی محەممەدی ماملێ نەمرا فەرموو دەستان خۆش بسێم لای خۆش دەست و دەمت خۆش بێت لەش ساغ بێ کاکە شوانە گیان هەر بژیت کاگومێرجان مایکەکە زۆر نزیکەرەوانیە ئەوەی خۆش دەرەبێ بزانم بەڵێ 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 ئەمانەیە تۆزێ زەردەخەنە بچێت سەر لێوەکانمان پێ تۆزە پێ بکەنین
نەقڵێکی خۆش نوکتەیەکی خۆش ئەو شتانەی بەسەرتان دێت دیوتانە شتی خۆشتان لایەوە وڵاتی کوڕێک لەگەڵ کەپڵەکە بە تەلەفۆن قساکە باڵێ وتی دوێنێ شۆ لە خەومە هاتمە داوات وتی کچەکەوتی ئەی باوکم ڕازی بوو وتی ئەرەوەڵا ڕازی بوو تی داوای چییە کردی وڵا داوای 300 مسخال ئاڵتونیە کرد 300 تی ئەی دوایی تۆ چی کردی وڵایتە براکەم بەیانی خبەریکەوتی هەستاتی و بەدەم خۆ هەموو جڕیانە لە چییە جرتی زۆر بەقووەتە کچەکە عاجز نەبوو کەوایوت بڕاناکە یاخوا دەسوودە بەخۆش بێت وڵا کاک منجان دایمەنێرەوە نوکتێکی تریشمان بۆ بجێڕەوە فێری خەچێرە لە شیرینەکە تەسکینیم نایبی کە بەدیش لە ڕۆژەڵات و دوو برا هاتبوون یەکیان ژنەکەی لەگەڵا بوو ئەوی کەشیان بێژن بوو لە باخێکە ئیشیانە کرد ڕۆژانە گە ئیشی باخەکە نەبووە چون لە دەرەوە کاریگەری ئیشی تیانە کرد کرێکاریانە کرد ژنەکەوتی بەتەنیا لە ماڵەوە ترسم بەشکم بە سەح باخەکە بڵێن سەجە شتێک ڕابگرێ وڵای زۆرە ترس وڵایتە تەکلیف لە سەح باخەکە لە بەشکم سەجێکی باشمان بۆ بینی ڕێگی لەبەری ژنەکەمە ترسێ بە تەنیایەوانە ئەو یەک گەماڵی لەم زلە هاوشارانە ئەبا لێ ڕایەگری لە باخەکە و کەڵا هەفتەیەکی پێچێتی گەماڵ بەرەوێ پەلاماری ژنە وڵا ژنەی خنکانوە کوشتێتی خواردێتی وتی تەعزیە بۆ دانرا تەعزەیەکی قەرەباڵغ ڕۆی دووسا هاو لە ئەقلانە بوو هەموو برابسووکەکەی وتی باشە کاکە ئێمە لەم وڵاتەیە کەس ناناسین ئەم هەموو قەرەباڵخێت چی بوو هەر پیاوە هاتووەم لا لای تۆ ماجەکرد و قسێکی بە زۆر هاچرپان چی بووانە چێ بوو ناسیتی کورە نەوەڵا کەس ناناسم بەس هەمووی کە ماچیە کردم سەرێ ناپەناجۆمێ و سەگە نافرۆشی زۆر بەقووەتە دیارە ژنەکە با بڵین دەمەوەەر بووە بۆیە سەگان خۆشوانی ژوستانە ژنەکە خۆشیان بخوا ئەها ژنی خۆشیان بخوا تێگەشتم ئافرین بەڵاهەیە من بیست بوو بە جۆرێکی تر بەس بەڵی ئەمەی جەنابە بەهێز بوو کاگومە جان گۆرانی دووەم چی ئامادە کردووە گۆرانیەک باخی سێوان باقی سێوان بەخوامە شەرۆکێکەوە نازان ئەسڵەکی چیە بەڵام زۆر کەس توێتی بە بانگی شێوانی ژێڵن وانە بانگی شێوانی من بە دووسێنەوە جۆم لێ بووە باقی سێوان هاتە گۆڵ بولبولی شەیدا دەخوێنێ دابدار شڵ بەشڵ ئەمە باقی سێوان بە شێوەیەکی ژەڵەیە بانگی شێوان هاتەوە وەرن جێگەی بۆ داخن ماندوو خۆ دەیباتەوە بەم نەوەژتراوە باقی شێوان و بانگی شێوان هەردووکیشی گۆرانێکی خۆشە دەی سەرکەوتوبی شەڵا ئومێدەوارین جومان لەم بەرهەمەی تریشی بێت بەڵێ ئینشاڵڵا لە خزمەت فەرموو
سارقالم كوا Ay garib u sergerdanım bu bağlat perişanım Garib u sergerdanım bu bağlat perişanım Vara vesanım vara neşmi dekanım Betu ve kula yarım şayba sabah nazanım Şayba sabah nazanım دەستان خۆش بێ دەمن خۆش بە کاومێجان سەرکەوتوی هەمیشە و دایم لەش ساق بێ زۆر سپاس کاکە شوانەجان جان گەشتی دەرۆت کردو دەرەوەی وڵات بەڵێ بێگومان ئاهەنگشت جێڕاوە لەوێ کۆنسرتمان کردو بەڵێ کۆنسرت. لە زۆربەی زۆری وڵاتە ئەوروپی و هەتا با بڵێن دراوسەکانی شاچوین بڵێ هاتن بۆ هەمووان بۆ یا بەس کوردەواری کوردەکان هاتن بۆ هەمان بووە سەفەرێکمان کرد بۆ وڵاتی سویسرا زۆربەی زۆری ئەو ئازیز و خۆشەویستانی کە هاتبوون جگە لە کورد زۆرترینیان خەڵکی بیانی بوون کە هاتبوون گوێ لە مۆسیقا و گۆرانی جلی کوردیتان لە بەرابوو بێگومان. هەموو کولتوری بوو لە هەموو سەفەرێکا کە من سەفەرم کردووە هەر جلی کوردی کللتوری کوردی گۆرانی کوردی مۆسیقای کوردیمانەژانیوە باڵێ هەستە چۆن بوو کە لە سویسرا گۆرانیاڵیت زۆر خۆش بوو چونکە ڕاستە هەنێ لە ئەو خۆشەویستانە کە کورد بوون کورد زمان بوون هاتبوون گویان لێگرتین بەڵام دڵخۆشی زیاتر ئەوە بوو کە خەڵکی غەیرە کورد بیانی تامەزرۆی ئەوە بوون کە گویان لە مۆسیقا و گۆرانی کوردی بێ لە نزیکەوە جێی دەستخۆشی بوو بەڕاستی ئێوە لەو کاتە مندوو بن ئێوە لەو کاتە نوێنەری کوردن بە هونەرەکەتان جات ئەگەر میوزیک بێت شانۆ بێت وێنە بێت ئێوە نمایندەی کوردن لەو وڵاتانە کاکە شوانەجان لەگەڵ نوکتە و نەقڵ و بەسەرهات و من بەخوا زۆر شت نازانم زۆر لە ئێوە نوکتەی هاوچەر خەزان هی هاوچەر بژارنەوە ڕاستە فەرمووی. سێری کاکومێت مەکە وەکو تیرازی خۆیەتی ڕاستی من وەکو خۆم نوکتە نازان بجێڕمەوە ئەگەر بیجێڕم و لەواچە سەقەتی کەم ئەی گۆرانی دوم چی دامە دەکردو عزیزەکەم گۆرانیکی مامۆستا مەسەری خاڵقیە سوورە گوڵەکە دەڵێ ئاوازەکەی نازامی چێ ڕاستی بەڵام دەستگاکەی یامەڵێن مەقامەکەی چوارگایە سەڵاومان هەیە بۆ مامۆستا مەزەر و بۆ هەموو هونەرمەندە بە ڕێزانی کە لە ژیانە ماون فەرموو کاکە شوانەجان ئەو گۆرانیشمان پێشکە ئەگە ئەرک نییە سەرچاو
مگیری گریان بیرانه ناردوم بو بیه شدلانه ناردوم بو بیه هولی لبانه دەمت خۆش بێت سەرکەوتوو بیت هەمیشە و دایم دەستخۆشی بۆ ئێوەش دەستان خۆش بێت لەشتان ساغ بێت لەگەڵ گروپی هەڵپەرچەی ئەستێرەکان ئەستێرەی شین و سوور کاکە شوانەجان وتە گۆرانەکەی مامۆستا مەزەرە لە ئەسڵا گۆرانی دەمەگری مەگری فۆلکلۆرە یایی مامۆستا مەزەرە باوەڕەکەم فۆلکلۆر بێ وابزان من بە بەڵام بەم ستایلەی مامۆستا مەزەرە بەم شێواشە بە شێوازی وتنی مامۆستا مەزەرە خاڵقی بەڵام سڵاو لە ئاوێر سڵاو لە شاری سنە سڵاو لە زێد و نیشتیمانی سعیدی ئەزغەری کوردستانی و ئەو کەڵە هونەرمەندانەی کە لە سنای هەڵکەوتون بە نمرەکان و بە زیندوەکان یادی هەمولای بەخێر بەڵێ خۆشەویستان دوای ناوبڕێکی کەم و بەندە بە گۆرانیەکی هونەرمەندی کۆچکردو کاکە جەلال سەعید دێمە خزمەتان ئینشەڵڵا
بشكا شون عاود عنا بيتوا كشيتوا ولادي شون عاود عنا بيتوا كشيتوا ولادي باش نعيش عمال مبار ظروفي خاود بلادي باش نعيش الصندوبار بسكي خاود بلادي دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دەستان ساغ بێت سپاسدانەکەم فەرمونون سپاس بۆ مودایەک کاگومێرجان بۆی سارد نەبینەوانێ یادی کاک جلاسایی بەخێر ئەو هونەرمەندە کۆچکردوانە یەک بە یەکیان یادیان بەخێر زیندوەکان زیندە بات واتە تەمەند درێژ بن بژین کاگومێت لەبەرەوە خەڵک لە تەنگژە و باری دەرونی و ڕۆژگاری ناهومارە با زیاتر بزە بکەین بە میوانی سەر لێوەکان چیکەت پێیە تۆ خاوەنی خەرمانێک لە قسەی خۆش و بەسەرهات و هەڵبەت دەبێت جەوری کاکەشوانش بکێشیت لە خزمەتدام شتێکی تازە باس کرد دکتۆرش زۆرە بەس ئەوانی من بازێکی جلی لە بەرانێ بۆیە بۆ ئێرە نابێت ئەوەی جلی بەرانە توانین جلی بەرکەیت یا عەبایەکی من بەسەرا ئەوەی بەجلەوە بۆ دەجارەوە ئەوەی بەجلەوەی جۆڕە باش ئەوژەر جایزە لەگەڵ حورمەتمان بۆ کەسانی کە زمانیان ئەیگرێ بەڵێ کابراەک چوو بەروە بەناو بازاری پەلەوەرەکانە تێپەڕی بوو زمانی گرتبی ئەو تووتیە بەچەند باش هەشتی بە 20 زۆرەقەتی وڕ بۆ بە 20 زۆرەقا چیەوە قابلەتی بۆ چینە ئەگەر لە تۆ باشتر قسەی نەکرد بە بەلاش دەست و دەمە خۆش بێت کابراەک بە دوایە دانێکی ئەوەی هەیە زۆر نزیکی مامۆستای هینەکەەوە نێخا لەگەڵان ناچێ بۆ نوێژ زۆر نزیک حەزەکە دوای مامۆستا و نوێشکە حەزەکە بۆ جەژنان لەگەڵ مامۆستا ئاگەڕێ ها بۆی مەعتەبەر بێ بڵێ نەمەش متەدەینە لەم نەو عەمدیوە باش دانێ لە مەجلیسا پرسیاری لە مەلاکە کردبوو دیارە مامۆستا کچی کام ئەولیا بوو کەوتە چاڵی سەنعانەوە سەق خواردی هەشتی جا باشە برا ڕۆ من چی بە ڕاستکەمەوە کاکە چیان یەکەم کچ نەبوو کوڕ بوو یەکەم کچ نەبوو کوڕ بوو دووەم چاڵ نەبوو بیر بوو سەنعان نەبوو کەنعان بوو سەگ نەبوو گورگ بوو ئەولیا نەبوو ئەنبیا بوو ئێ بە قورعان نەشی خوارد گورگەکە نەشی خوارد نەشی خوارد ئەمەش تازێ دەست و دەمت خۆش کاوی مەریجان سپاس ئازیزان خۆشەویستان زۆرترن هەموو شتێک خۆش لە قورعانەوە لە گۆرانیەوە لە نوکتەوە لە شعری جوانەوە ئەم شەشارم نەخوێنەوانێ لەبەرەوە هەرچەندم کرد و کۆشام وەلی دێوانە هاتە پێشاوم منش حەزم نەکرد بە فلاشباک بگەڕێنەوە بۆ عەشقێکی تراژیدی بەڵام هەر هاتووە شەپۆلێک هاتووە وەلی دێوانە کاتێک کە خێڵی شەم کۆچەکا بەرەو کوێستان ئەو لە گەرمەسێر دەمێنێتەوانێ بەو هیوایە جارێکتر چاوی بە چاوی شەم بکەوێتەوە بە خۆتان دەزانن یەکێ لە شارەکانی یاران وەسیەتم ئەمێ وێلاتان هەرچەند کەوتومە دوورە وڵاتان تا گاتەوەی کاڵێ تەنها گۆڕەکەم لە ڕێی خێڵان بێ نزیک هەوارگەی جاف و گۆران بێ چێلێکی بەرزی بە قەرباڵای شەم
لە ژوور سرم بێ زیاد و بێکەم ئەمانە بۆ خۆتان دەزانن شایعە ویان مەشهورە ویان بیستراوە بەڵام لە هەمووی تراژی دیتر لە شارێکی ترا لە درێژەی شارەکە کۆپلەیەکی تایە زۆر تەسویریە زۆر تابلۆیە زۆر وێنەیە دەڵێ هەر جێیە خاشی بەلیتە و قوڕ بوو جانەوەری زۆر لەو جێیە پڕ بوو هەر جێیە خاچی بەلیتە و قوڕ بوو جانەوەری زۆر لەو جێیە پڕ بوو ئەو قوڕە قوڕی گریانی منە جانەوەر پاچی میوانی منە خۆشبەختانە ئەم شەو ئێمە دوو دەنجی ناوازە و شاس میوانمانە خاکیشمان لیتە قوڕ نییە باسەفا گوڵ و گوڵزار بەڵام لێتان ناشارینەوە کەمێک گەرمە ئێستا ئەمانەوێت کاکە شوان قەرەداغی کاکە شوان زەردیاوایی بمانێنێتوانێت سەر ستێج بمان بە بۆ جیهانێکی تر بزانین چیمان پێشەشەکات بەسەر چاو مامۆستاگیان هەڵبەت سڵاو و ڕێز و حرمەت بۆ جەنابە بۆ بەرنامە جوانەکەت سپاس بۆ ئەم میوانداریە سپاس بۆ تەلەڤیزۆنی دیمان سپاس بۆ ئازیزان و خۆشەویستانی من مۆزیسیانەکان برا و خۆشەویستی منن هەمویان بێگومان هەر هەمویان هەموو ئازیزانی لێرە ئەرکیان کێشاو و سەربازی ون عەبدولغەفار بێگومان کە عەبدولغەفاری خۆشەویست و ستافە جوانەکەی کاکدلێر و ئەم ئازیز و خۆشەویستانی کە بەڕاستی هەموو کاتێک لە هەموو کلیپێکە لە هەموو مناسبەیەکی جوانە لە هەموو بۆنێکی نیشتیمانی و نەتەوەییە لە هەموو بۆنێکی خۆش ئامێزە وجودیان هەیە و هیلاکە بن سپاسیانەکەم دەستخۆشیان لێکەم بە خێراتنیانەکەم میوەی سەرکەوتنیان بۆ خوازم بۆ جەنابێژەکە ئەڵێیت گۆرانیەکمان ئامادە کردووە گۆرانکی شادە ئەمجارە بە بەرەو تۆزە کەیف و سەفا و هەڵپەرچێ بچین هیوادارم بەدڵی هەمووتان بێ جێخۆیەتی سپاسەکەن فەرموو
خۆش دەستێم لای خۆش دەست و دەمتان خۆش بێت دەستی ژەنیارەکان و هەروەها دەنگی دەنگبێژەکەش خۆش بێت ڕاستەکە ئازیزان خۆشەویستان هەتا ژیان بەردەوام بێت هونەر و ئەدەب و ڕۆشنبیری لە بزوتنەوە و ئاراستەی خۆیەتی ئێمەش بەڵێمان داواوەکو کەناڵی دیمەن لەو هونەرە ڕەسەنە لە کولتوری کوردی لە فۆلکلۆری کوردی بێبەشتان نەکەین لە هونەری هاوچەرخ و هونەری ڕەسەن هونەری دێرین هونەری ئەمڕۆ بێبەشتان نەکەین ئینشەڵڵا کاگومێ دەڵێ کابرایەک ڕێیەکەوێتە دێیەک ماندوو بێت لە دەرگای ماڵێکەدا بەداخۆ ماڵەکە زۆر ڕەزیلە بن ڕەزیل عەرەبیە نادەم بە کوردی چی پێڵن دەست و قاو چاوشنۆک بەڵێ نانی ئێواری بۆ لانێ وانی هەستە سفرە و سفرا ڕازێتەوە تەنها شۆربای نیسکی لەسەدا سفرەکە هەڵێ یەخوا بەخێر بێ بەخوا خۆ مریچی کوردیمان هەبوو کەڵە شێرمان هەبوو برنجی خۆمان هەبوو بەس بەخوا نیسکەکەم پێ باشە ئەم نیسکە 24 سەعات تا هەزمە بێ لە مەعیدەیە شکرانە بژێرە زیکری خوا کاتا هەزمە بێت کابرا ژەڵێ شەڵا بامێ برنجە وایە بە منیشی کوردیەوە بە هەر ناشکوری کفری کردایە 24 سەعاتە خۆشەویستان ئازیزەکانمڵێن کاگومێت چوار شت هەیە دوانی لە یەک بە باخ ڕاو مەلە عیشق دوانی وابەستە ویان پەیوەستکە بەیەکەوە بۆ بڵێمەوە ڕاو باخ عیشق مەلە دوانیان کە بە جوتەوەر ئەگەر پێشتام بڵێنەوە قەیناکە باخ و مەلە تۆ باخت هەیە ئەستێڕی تایە واتە حەوز واتە مەزبەح ئەستێڕ کوردیەکەیەتی ئافرین بەس ئەوەی ڕاو و عشق لە یەک بە پێڵم ئیست هیچ ڕاوچیەک لە دنیا عاشق نییە ئەگە بڵێ عاشقم ڕاز ناکات هیچ عاشقێکیش ڕاوچی نییە چکم دەستی تێناسێت دڵی نایە خوێن لە گردنی پۆڕێک کەوێک ئاژەڵک بێنەوەیە بەڕێزان خۆشەویستان ئەچینە خزمەتی غەزەلێکی مسفابەجی کوردی کە بێکەسی نەمر تەخمیسی کردووە ئەڵێ بیستومە ئەمڕۆ دولبەر تەشریفی چۆتە سەیران هەستام و چوومە سارا منیش بە یادی جاران هۆشم نەما کە بینیم لۆمە مەکەن ڕەفیقان یەک زەڕە عەکسی پرکە و دەرکەوت و تووڕی سوتان ئاوێنە سەختە ڕوو بوو لەو عەکسە تابی هێنا دیارە باو باپیرانمان زۆربەی زۆران لە حوجرەکان خوێندویانە ئەوانە فارسی و تورکی و عەرەبیان زۆر باشزانیوە و شاعیرەکانیش ئەسپی خۆیان تاواوە لەسەر ئەساسی ئەو سێ لوغەیە ئەو سێ زمانە بنیاتی ئەدەبی کوردی لەسەر ئەو سێ کوچکەیە دامەزراوە بەداخەوە نەوەی نوێ نەوەی ئەم ڕۆژگارە مەحرومن بێخەبەرن بێهەواڵن بێ ئاگان لەو ئەدەبە ڕەسەنە لەو ئەدەبە تێر و پڕە بۆ ئومێد دەکەم لێرەوە منیش وەکو دەنجێک دەڵێم گەنجەکان لاوەکان خوێندنەوە بکەن بە کللتور شەوانە 4 سەعات 5 سەعات لەگەڵ فەیسبووکە ئەم تەمەنە بەڕێ ئەەکەیت با سەعاتێکی خوێندنەوەی جاد بێت خوێندنەوەی جددی بێت بۆ ئەوەی لە ئەدەب و کللتور و ڕەسەنایەتی گەلەکە تێبگەی ئازیزان خۆشەویستان پێشەوەی کە دواگۆرانی بە دەنجی کاگومێدی نەی بکەین بە دیاری بۆ جەنابتان با کاگومێت کارێکی وا بکات دیسانەوە پێ بکەنین لەسەر ئەو نوکتەی کە میوانارێکی کەوتەی پلیسکە کە لەسەر ئەو شتێکە بۆ شەڵا مریشک وایە و کفری کردایە کابراەک لە ماڵێک داوەتە قەلی بۆ سەر بڕاو و برنجی کوردی و تەرتیبیان ئای خۆش بە حاڵی میوانی چ کەشیانێت بەڵام دوو میوانەکە یەکتری ناناس بەڵا کەنی و ڕۆ سفرێتە پێش و قەلەبینی لەسەر سینیەکدا ڕێژاوە بە برنج کردەوە ئاوا کێشە بەڕانیە کامیان ئەوەی دووەمیان کە دوێمیان بێخەبەرەوە سوزانێ قەلە وەزانانی نان و دویەکە مەزە و قەلە بۆ میوانی یەکەم کراوە کا کێشە بەڕانیە میوانی یەکەم کە قەلەکەی بۆ کراوە ئەڵێ
ئەو کاکە بۆیە بەڕانتە تی وڵا هیچ نیەتی توخواسیەتی وڵایەوەی ڕاستی بێ نەمزانی تووشێم خواردم تاقمەکەم لە بیرچوو تاقمەکەی دەمی دوای ئەڵێ جاکەی بشکی لەگا کەڵات دەستەکە باخە لە تاقمی شێڕە بزانەوە چۆنە ئەوەی لێکاڵی وڵی تونەوە تی بێنە بێنەوە بەرەوە دانیشکات دڵە بزانەوە چۆنە تیوەڵامە تۆزێک گەورە تی بێنە بەرەوە برم دەستەکە بەجیفان لە لایلوونێک کادانێ دەنێت تی بزانەوە چۆنە ئاوی دەگەتی وەڵایی ئەڵێ هینەکەی خۆمە پڕ بەدەمە تی دەنانەکەی پێ خۆ کاکە کەی مشکلێ وڵات تێر و پڕی پێەوە خوا دوایە سێ بۆیە شوا یاتوەڵێ ئەوە جەنابەت دانساز بووی تینەوەڵام مرد و شۆرم هەمووی دانی مردووە پێێتی مردۆ دەستی کرد بەدەمیا دەرێناتی بۆی بارەگەڵ ئەمەش تازە بوو نەمە مەستە بوو دەسوسا و خۆشم تەمەند درێژ بیگاگومەجیان دوا گوارەنیمان چییە دوا بەرهەم دوا بەرهەم لە ئەو هونەرمەندە خۆشەویستانان هەڵقەت چییە لە خزمەتانە خزمە لێ بۆ ئازیزان دوا بە دوای ئەم بەرهەمە دێنە کۆتایی حەڵقەی ئەم شۆمان لە بەرنامەی ئاوازێمە بۆ ئومێدی دیدار هەتا جێژوانی هونەر و میوزیکێکی تر بەخواتان ئەسپێرن خواتان لەگەڵ بێت.
دەسا خۆش.